ئەم کاتتان باش هاوڕیان هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن. ئەو ڕۆکە باس لە بابەتێکی گرنگ دەکەین، ئەویش پەیمانی نێوان دروزەکان و حکوومەتی دیمەشق ناوەڕۆکەکەی چیە. ئەوەی دەبینین لە مێدیاکانی بەشێک لە مێدیاکانی عەرەبی و بە تایبەتی لە مێدیا ئیسلامی و ئیخوانیەکاندا شتێک دەردەکەوێت کە گوایە دروزەکان تەسلیم بوونە و ئامادەنە چەکە قورسەکانیان تەسلیم بکەن. ئیتر ئەمەش وەکو سەرکەوتنێکی زۆر گەورە لە بۆ حکوومەتی ئەلشەرع لێک دەدەنەوە و یانیش دەفرۆشنە بازاڕی ئیخوانی و ئیسلامیی حەماسیەکان بە تایبەتی لایەنی سوننە مەزهەب. بەڵام لە ڕاستیدا شتێکی ڕێک بە پێچەوانە هەیە، یعنی حکوومەتی شەرع لە هیچ شوێنێکدا مەشروعیەتی نە لە ناوخۆ نە لە دەرەوەدا بە هیچ شێوەیەک لە دەستدا نەماوە. ئەوەی هەیە قەتەڕ و تورکیان، قەتەڕ و تورکیاش ئیتر بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بەڕاستی بێچارەمانە، نازانن چی بکەن، پەنا بۆ ئەمریکا و دۆناڵد ترامپ دەبن بۆەوەی یارمەتیان بدا، پەنا بۆ ئەزەربایجان و عەلیۆف دەبن بۆ ئەوەی یارمەتیان بدا. بەڵام سەرباری ئەو هەموو یارمەتیانە، سەرباری ئەوەی دۆناڵد ترامپ لەگەڵ ئەوەدانیە کە ڕژێمی تورکیا زۆر لاواز بێ بەلایەنی کەمەوە دەیەوێ باشوور بداتە ئیسرائیل و باکوور بسپێریتە تورکیا، بەڵام سەرباری ئەوە ئیسرائیل مکوڕە لەسەر هێرشەکانی، لەسەر هەڕەشەکانی و لە ناو خۆی ئەمریکاشدا لایەنگرانی ئیسرائیل، لۆبی ئیسرائیلی گوشارێکی زۆر گەورە لەسەر دۆناڵد ترامپدا ساز دەکەن. بۆیە تەماشا دەکەین ئەوەی لە میدیاکاندا باز دەکرێت کە دروزەکان تەسلیم بوونە ڕێک پێچەوانەکەی ئەوەی تەسلیم بووە حکوومەتی ئەلشەرع ئێستاکە بۆتان باز دەکەم. بەڵام بەر لەوەی باس لەو بابەتە بکەم، دوو بابەت هەیە بەڕاستی ئەگەر باسییان نەکەم دڵم ئاو ناخواتەوە. یەکەمینیان مردنی تراژیدی سڕی سورەیا ئۆندەرە کە کەسایەتیەکی تورکمان ویانیش تورێک و دۆستێکی زۆر گەورەی تێکۆشانی سڤیلی گەلی کورد، ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە پرۆسەی ئاشتیدا و خەونە هەرە گەورەکەشی بەدیهێنانی ئاشتی کۆمەڵایەتی بوو لە ناو تورکیادا. ئەو بەڕێزە لە ساڵی 1970 هەتاوەکو ئێستا چەندین جار وابزانم بەگشتی 12 ساڵ لە زینداندا ماوە، چەندین جار هەڕەشەی لێکراوە، چەندین جار لێی دراوە، ژیانێکی زۆر کوو لە مەرگی و بە ئازاری چێشتووە و لە دواییشدا لە ناوەڕاستی تەمەنیدا ئیتر دەست بۆ ئەدەب و شەعر و سیناریۆ و فلیم سازی دەبا و لە کۆتایی کاریاری ژیانیدا ئیتر پەنا بۆ سیاست دەبا. بەڵام کە سیاست دەکا، سیاست لەگەڵ دۆستە کوردەکانی دەکا، لەگەڵ کوردە دیموکراتەکان دەکا و لەو بارەشەوە سەرکەوتنی زۆر گەورەی بەدەست هێنا هەتاوەکو گەیشتە ئاستی جێگری سەرۆکی پەرلەمان بەداخەوە بەهۆی نەخۆشی دڵ ژیانی لە دەستدا. وا دیارە من ئەو پرۆپاگەندانە مایە پوچ دەکەمەوە کە گوایە ژەهر خوارد کراوە بە پێچەوانەوە دەوڵەت زۆری هەوڵدا ژیانی سڕی سورەیا ئۆندەر ڕزگار بکات، چونکە پێویستیان پێبوو لەو قۆناغەدا. دەوڵەت لە کوردەکان زیاتر پەلەیەتی لە بۆ پرۆسەی ئاشتی و ئەمەم باس کردووە هۆکارەکەی چییە. هۆکارەکەی چاوەڕەشەکانی کورد نین، بەڵکو ڕزگارکردنی خودی دەوڵەتەوە. ئەمەش بە تەنیا لە ڕێگای کوردەکانەوە دەبێت. لە بەرنامەکانی پێشووندا تکایە تەماشای بکەن، تۆزێک بە سەبرەوە بە دیقەتەوە خوڕافە ئایدۆلۆژیەکان بەلاوە بنێن چەند دەقەیەک بە ئارامیەوە جۆی لێ بگرن، تەماشای ئارگومنتەکان بکەن، بەو شێوێ ئەتوانن تێبگەن کە من چی ئەڵێ. بەداخەوە سری سورەیا ئۆندەر هەم لەلایەن نەتەوەپەرستە فاشیستەکانەوە ڕاستڕەوەکانەوە دژایەتی دەکرا، هەم لەلایەن ڕاستڕەوە کوردەکانیش دژایەتی زۆری دەکرا کە هەتاوەکو مردیش هەردەیان گوت ئەوە جاسووسی میتە، ئەوە میتە. وا دیارە ئەمانە گروپێکی مارجیناڵن، هیچ حسابێکیان بۆ ناکرێ. بەڵام لێرەدا ئامانجیان بە تەنیا پەلاماردانی ئەو تورک و تورکمەن و مەسیحی و ئەرمەنیانەیە کە لە ناو ڕێزەکانی بزوتنەوەی سڤیلی کوردیدا جێگا دەگرن و ئەمەش شتێکی نامۆ نییە لەمانە
تێگەین من خۆشم لە کاتی سەردانی سری سوریا ئۆندەر بۆ کوردستانی عراقدا ڕەخنەم لێ کرد بەڵام ڕەخنەکەی من دەمەوێت دووبارە ڕەخنەکەم جیا بکەمەوە لە ڕەخنەی ئەوانەی کە پەلاماری ناسنامەی ئەتنیکی و مەزهەبی سری سوریا ئۆندەر دەدەن من لەو بارەوە ڕەخنەم نەکردووە ڕەخنەکەی من ئەوە بوو کە سری سوریا ئۆندەر جێگیری سەرۆکی پەرلەمان بوو نەدەبووە ڕێگای دابە ببێتە ئامرازێک بۆ ئومێد خۆشنەوە چونکە ئومێد خۆشنەوە دوو ڕۆژ بەرلەوە قسەیەکی زۆر بێسەروبەری کرد لە بەرامبەر مامۆستایانی هەرێمی کوردستان کە نەک بەتەنیا من نەک بەتەنیا پەرلەمانتاران بەڵکو من لە 5 کەسی بەرپرسیاری پارتی و دۆستی استراتیژی پارتیم بیستووە کە بەشێکیان لەوانە کار بەدەستن بەڕاستی گوتویانە ئێمە شەرم لە خۆمان دەکەینەوە ئێمە شەرمان لە خۆ کردەوە کە ئومێد خۆشناو ئەو قسەیە کرد هەر لە بۆ هەندێک تەماشامان کرد پارتی یان ئومێد خۆشناو بەخۆی یان جیهەتێک لە ناو پارتی و حکوومەت ئیتر دیاریەکی پێشکەشی ئومێد خۆشناو کرد دەستی خۆی بەسەری سری سوریا ئۆندەر و پەروین بوڵداندا سڕیەوە ڕەخنەکەی من لەو چوارچێوەیەدا بوو و پەشیمانیش نیم لەو ڕەخنەیە ڕەخنە جیاوازە لە عاتفیت بەڵام سری سوریا ئۆندەر بەڕاستی کەسایەتیەکی زۆر بەهێز بوو و ڕەنگ بێ ئەوەی واشی کردبێ کە سری سوریا ئۆندەر ئەمە بکە هەر دیسان بەردەوام پەلاماردانی چەتەکانی کوردایەتی بێ چونکە چەتەکانی کوردایەتی بەردەوام پەلاماریان ئەدا گوایە سری سوریا ئۆندەر هیچی پێنیە بۆ کورد دژایەتی ویانیش دژایەتی کورد دەکا ویانیش گرنگی بە کلااو جەمەدانی و یەکێتی کورد و ئەم جۆرە شتانە نادا بەردەوام باسی چەپی تورک و کرێکاری تورک و جوتیاری تورک و هەڵبەکی شتیوان نییە سری سوریا ئۆندەر بەخۆشی لە ناوچەیەکی کورد نشین لەدایک بۆ تورکمەنە و هەموو ژیانی هەموو کارەکانی لەگەڵ کوردەکان بووە و هەموو بەرهەمەکانی لە ناوچە کوردیەکان بوونە خۆ پیشاندانەکانی لە ناوچە کوردیەکانی بۆ هەل لە ناوچە کوردیەکانیش تی هەڵدراوە بەڵام ئەمان مەبەستیان ناسنامەی نەتەوەیی ناسنامەی ئەتنیکی سری سوریا ئۆندەرە ئیتر ڕەنگ بێ ئەمانە زۆر جار گوشار دەخاتە سەر سیاسیەکانی باکوور کە لە بەرامبەر ئەو پەلاماردانە نادا خۆیان بگونجێن و ئەمەش هەڵەیەکی زۆر گەورەیە ئەتو ناتوانانی لەگەڵ کوردایەتی لەگەڵ چەتەکانی کوردایەتی خۆت بگونجێنی لێرەدا دێمە سەر بابەتی دکتۆر پرۆفیسۆر عەباسی وەلی چەند ڕۆژێک بەر لە ئێستا وابزەم حوتوی ڕابردوو بوو لە سیمینارێکی دایتر کە تایبەت بوو بە کوردستانی ئێران ویانیش ڕۆژ هەڵات لەوێدا ئیتر باس لە حەماقەتی کوردایەتی دەکات هەرچەندە ئەو ناوی کوردایەتی ناینی بەڵام مەبەستی حەماقەتی کوردایەتیە کە حەماقەتی کوردایەتی شاری ورمێ وەکو کەرکووک لێ دەکەن چۆن ئەحمەقەکانی کوردایەتی کەرکووکیان وا لێ کرد کەرکووکی شاری پێکەوە ژیان کە کوردەکان لە هەموو قۆنهاغەکانی دوای ڕوخانی ڕژێمی سەددامدا لە ڕووی عەمەلیەوە ئیتر لە پێشڕەویدا بوونە لە سیاسەتدا لە نفوزدا بەڵام لە سەردەمی ریفراندۆم و پێش ریفراندۆمدا بەهۆی چەتەگەرایەتیەکانیان بەهۆی تموحەکانی نەوتیان لەگەڵ ئەردۆغان کەرکووکیان بەو دەردەسەریە بر کە کەرکووک قودسی کوردستانە کەرکووک دڵی کوردستانە ئیتر لە دواییدا داخلی ریفراندۆمیان کرد و هەموو نەتەوەکانی کەرکووچیان لە ئێمە دوور خستنەوە بە تایبەتی تورکمەن و بەشێکی زۆری عەرەب لە جیاتی ئەوەی خۆیان لەگەڵەوانە بگونجێن خۆیان بکەنە نمونە لە بۆ ئەمانە ئێستا کەش کۆمەڵێ کوردی بێ سەوادی بێ کولتور و بێ فکر کە بەتەنیا خەریکی فڕێدانی دروشمن و هیچیان پێ نییە لەبەر ئەوەی هیچیان پێ نییە و هیچیان بۆ ناکرێ ئەڵێ نابی هیچ کەسێک هیچ بکە لە بۆ هەندێک چی دەکەن ئیتر ئورمیە کوردستانە ئیتر ئاڵایەک پارچە پەڕۆیەک لە ئورمیە بەرز دەکەنەوە ئیتر بەو شێوێ هیچ حیسابێک لە بۆ ئەو نەتەوانە ناکەن کە سەدان ساڵە لە ورمێنە و ئەمە بێگومان کاریگەری دەبێت لە لای نەتەوەی بەرامبەر کە نەتەوەی بەرامبەر چێ تورکە ئەزەریەکان تورکە ئەزەریەکان بێگومان سەدان ساڵە 500 ساڵ لە ناو سیستەمدان هیچ کاتێک لە سیستەمدا دانەبراون تەنانەت دوای ڕوخانی کۆماری مەهاباد و کۆماری ئەزەربایجان
عقلیان کەوتە کار دیسان کە ئەوان جارێکی تر ئۆتۆنۆمی ئەتنیکی سوپای ئەتنیکی پێشمەرگەی ئەتنیکی و داواکاری ئەتنیکیان نەبێ بەڵکو خۆیان لەگەڵ ئێران بگونجێن بڵێن ئێران ئێمێ و لەناو ئێران دا جێگای خۆیان بکەن و کە جێگای خۆیان کردو ئێستا کا بشتێکیان لەناو ئێران بەدەستە هەروەکو دەبین ڕۆحانی تورکیا سەر کۆمار تورکا ئیتر لەناو ئیتلاعات و لەناو سوپاسدا هەر لی گەڕێ ئەتۆ بێی ئەو جۆرە تورکانە لە بەرامبەرە خۆت هام بدەیت کە تورکیا دەیەوێت دەستی تێوەردا ئیسرائیل دەیەوێت دەستی تێوەردا لە ڕێگای ئەزەربایجان و ئیتر تۆرانیزمی ئەزەربایجانی بەردەوام دەیەوێ بە مۆتیڤی ئیسرائیل تورکەکان هان بدا و ئێرانیش لەو حاڵەتەدا کە دەکەوێتە ناو وەزعێکی وەها زۆر زەحمەت لەوە دەترسێ لە باکووردا شتێک ڕووبدا و لە باشووردا شەڕ ڕووبدا و لە باکووردا شتێکی ڕاپەڕینێک ڕووبدا بێگومان ئیتر سڵەوە ناکاتەوە شەڕێکی ئەتنیکی دروست بکات لە نێوان کوردەکان و تورکەکان بۆەوەی هەردوو لاواز بن دەوڵەت بەهێز بێ ئەتۆ لەو حاڵەتەدا بێی بە تەنیا فکرەکەت بە تەنیا داهێنانەکەت بە تەنیا فەلسەفەکەت ئەوە بێ کە ئورمیە هی کوردستانە هەمووی کووردە کووردە ئیتر کوردستانە ئەوە بێگومان حەماقەتێکی سیاسی زۆر گەورەیە عەباسی وەلی وای کرد کە وای گوت ئیتر چەندین ڕۆژە لە سۆسیال مێدیادا هێرشێکی زۆر گەورە لەسەر ئەو پیاوە بەڕێزە هەیە کە تووکێکی ڕەش لە لەشیدا نەماوە هەموو ژیانی خۆی لەناو ئەکادیمیە و لەناو سیاسەتدا بردۆتە سەر چەتەکانی کوردایەتی بەو شێوەیە پەلاماری دەدەن ئەو چەتانەی کوردایەتی کە بەو زمانە تا شیرواریە بەو زمانە بێ ئاستا هێرش دەکەنە سەر عەباسی وەلی لە هەر گروپێک بن لە هەر لایەنێک بن لە ماڵی خۆمدا بن ئیتر نابێ لیان قبول بکرێ و نابێ ئیتر وەڵام نەدرێنەوە بەڵام ئەمڕۆکە ئەمە بەتەنیا بەسە ئەگەر ئەمەم باس نەکردبایە بەڕاستی دڵم ئاوی نەدەخواردەوە با بێمە سەر بابەتەکەی سووریا هەروەکو دەزانن چەند ڕۆژی ڕابردوو لە ناوچەی سەحنایە کەم بەخۆم لە سەحنایە ساڵێک زیاتر ژیاوم ناوچەیەکی زۆر خۆشی تقریبان وابزان 20 کیلۆمەتر دووری دیمەشقە ناوچەیەکی نیمچە شاخاوی لای پشتەوەی شاخاویە ناوچەیەکی سەوز ناوچەیەکی بە ئاو ناوچەیەکی بە خێر و بەرەکەت و جوانە ئیتر و ژەرمانە کە گەورەیە وابزانم ملیۆنێک ئینسان حتا تیایدا دەژی و کۆمەڵێک ناوچەی دیکە شەڕ و ململانەی زۆر گەورە دروست بوو لە نێوان حکوومەتی شەرع و خەڵکی دروزی ئەو ناوچانەی کە باسم کرد زۆرینەیان دروزینە بێگومان خەڵکی مەسیحیشی تێدایە هەندێک سنیشی تێدایە بەڵام زۆربیان دروزینە و دروزیەکان لەوێدا بەشێکن خەریکی کشت و کاڵن بە شاریەکەیان زۆر ڕووناکبیر و زۆر مۆدێرنن کێشەی ئیخوان المسلمین و ئیسلامیەکان لەگەڵ ئەمانە بە ئاشکراش دەڵێن ئەمانە کچ و کوڕبەیەکەوە پیاسە دەکەن لە جادا ئەما کچەکانیان پانتڕۆن لەبەر دەکەن کوڕەکانیان شەو دەستنە چەیاخانە و نادی و باڕوشتی وها ئیتر گەورەترین کێشەی ئەمانە لەگەڵ دروزەکان ئەمێ ئیتر لە بۆ هەندێک دوای عەلەویەکان پەلاماریاندان ئیتر شەڕێکی زۆر گەورە دروست بوو لە هەردوو لە کوشت و کوشتار زۆر گەورە بوو و ئیسرائیل لە دواییدا هاتە سەرخەت و زۆر بە گەرمی بۆمبەبارانی کردن هەتاوەکو بەشێک لە قەسری لە کۆشکی ئەحمەد شەرعیشی بۆمبەباران کرد ئیتر و ئەمە وای کرد کە دوێنێ و پێرە ئیتر ڕێککەوتنێک ساز ببێ لە ڕێککەوتنەکەدا من بە دوواداچوونم بۆ کرد لەگەڵ چەند ڕۆژنامەنووسێکی دروزی و چەند ڕۆژنامەنووسێکی ئەرمەنی قسەم کرد لە دیمەشق ئەڵێن ئەوەی لە میدیا ئیخوانیەکاندا باز دەکرێت ئەسڵ و ئەساسی نیە لە ڕاستیدا ئەوەی هێزەکانی سووریای دیموکراتی قازان زیان کرد لە حەلەب لە سەدی تشرین لە پردی قەرەکۆزاک لە ناوچەی دێرە زور واتە خۆسەری ئەو خۆسەریە کە ئەوان قازان زیان کرد بۆ نمونە لە حەلەب ڕاستە هێزەکانی یەپەگە کشانەوە بەڵام هێزێکی یەپەگەما بە ناوی ئاسایش ئەو هێزە دیسە هێزی یەپەگیە هێزی حکوومەتی شەرع بە هیچ شێوەیەک داخلی
هەردوو گەڕەکی گەورەنشینی کوردەکانی حەلب نابێ ئەشرەفی و شێخ مەقسوود لەوێدا ئەو هێزەی ئاساییشی یەپەگا ماوەتەوە، بەڵام ئەو هێز لە ڕسمیاتدا سەر بە وەزارەتی ناوخۆی سووریا بە تەنیا ئەمەیە، هیچی دیکە نیە. تەعین و تەرفیع و گۆڕانکاری و ئەمانە هەر هەمویان بە خۆیان دەیانکەن، هەر هەمویان خەڵکی خۆیان دەبن. دروزەکانیش ئەو ئیتیفاقی کە کردوتیان نەوەکو ڕادەستکردنی چەکەکان لە ئارادانیە، بەڵکو هێزەکانی ئەحمەد شەرع بە تەواوەتی لەو ناوچانەدا دەکشێنەوە و هێزەکانی دروزەکان بە ناوی ئاسایش لەوێ دەمینێن، ئیدارەی ناوچەی خۆیان دەکەن، بەرگری خۆیان دەکەن، بەڵام ئەم هێزانە لە ڕووی ڕسمیەتەوە سەر بە وەزارەتی ناوخۆ دەبن. بە تەنیا هەموو جیاوازیەکە بە تەنیا ئەمەیە و ئەمە لە سایەی ئیسرائیلەوە ڕوویدا. ئیسرائیل ئیتر یەک لە ئامانجە گەورەکانی خۆی لە ڕووی سەربازیەوە ئیتر هەموو سیستەم ئیتر پاشخانی پیشەسازی سەربازی، حتا پیشەسازی دیکەشی پیشەسازی کیمیایی و پترۆلیشی هەمووی تێکدا، هەمووی ڕووخاند، بەڵام بە تایبەتی پیشەسازی سەربازی، سەکۆ موشکیەکان، سەکۆکانی تۆپی دوورهاوێژ، ئەمانەی هەموو لە ناوبردن، فڕۆکەخانەکانی هەموو لە ناوبردن. لە هەمان کاتدا دەیهەوێ ئێستاکە بە شێوەیەک لە شێوەکان سیاسەتی خۆی بکە. سیاسەتەکەی چییە؟ لەلایەن ئەمریکاوە دەبێ حکوومەتی شەرع دان بە یعنی بکەوێتە ناو ئیتیفاقی ئیبراهیمی. ئیتیفاقی ئیبراهیمی یعنی دانان بە ئیسرائیل. دووەمینیان دەبێ حکوومەتی شەرع لاواز بێ، نابێ حکوومەتێکی بەهێز بێ. بۆ ئەوەی حکوومەتێکی بەهێز نەبووی، بڕیارەکان لەیەک ناوەندا نەبن، دەبێ سیستەمێکی لامەرکەزی هەبێ کە تورکیا و قەتەر بە تایبەتی لە هەموو کەس زیاتر دژینە. بێگومان لە ڕووی ئەیدۆلۆژی ڕەنگ بێ وڵاتی دیکەش هەبن لە دژی ئەم سیستەمە بن، ئۆردون، سعودیا ڕنگ بێ لە دژی بن، بەڵام هیچیان بۆ ناکرێ و ئەمە تەڕەندێکە لە ناوچەکەمان لە هەموو دنیادا. ئەو دەوڵەتانەی کە دەڕوخێن دوایی کە دروست دەبنەوە ناکرێ دەوڵەتی مرکزی تونند و تۆڵ بن، دەبێ سیستەمەکەیان لامەرکەزی بێ، یعنی دەسەنترالیزیشن بێ. ئەمە لە بەلجیکاش هەیە، لە ئەڵمانیاش هەیە، لە سویسراش هەیە، لە گەڵێک وڵاتی دنیادا هەیە. لە ئەمریکا لە هەمویان پێشکەوتوتە هەرە کە هەر ئیالەتێک سوپای خۆی هەیە، کە هەر ئیالەتێک پۆلیسی خۆی هەیە، کە هەر ئیالەتێک دەستوری بنچینەی خۆی هەیە، یعنی وەکو دەوڵەت حساب دەکات، ئابووری خۆی هەیە. ئیتر لە سووریاشدا شتێکی وا بەڕێوە دەچێت، خۆی لە خۆیدا ئەوەی خۆسەری دیموکراتیک ئیتر ئەتوانین بڵین ئیتر هەم سەپاندنی حەقیقەتە بەهۆی ئەوەی هێزێکی زۆر گەورەی هەیە، بەهۆی ئەوەی ئیتیفاقی زۆر گەورەیە، بەهۆی ئەوەی پاشخانێکی زۆر گەورەی هەیە لە شەڕی تیرۆر و شەڕی داعشدا، بەهۆی ئەوەی چەندین ساڵە لەگەڵ هێزەکانی هاوپەیمان فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و کەنەدا و ئەڵمانیا کار دەکە و لەو بارەیەوە مۆدێلەکەی بە پێچەوانەی مۆدیلی کوردایەتی قازانج و دەستکەوتی زۆر گەورەی هەبووە بە پێچەوانەی ئەو مۆدلی کە لە کوردستانی عراقدا هەیە. ئیتر لە دواییشدا ئەو ئیتیفاقی کە لەگەڵ ئەنەکە سەی کرد، ئەتوانین بڵێن پارتیشی هەتا ڕادێک لە تورکیا تۆزێک دوور خستەوە، ناکۆچیشی خستە ناو نێوان پارتی و تورکیادا و ئەمەش لە سای سیاسەتی نێودەوڵەتی بوو. ئێستاکە دورزیەکانیشی هاتن سەر. ئەگەر بێت و عەلەویەکانیش هەنگاوێکی وە وەکو دورزیەکان بڵێن، هەرچەندە جوگرافیای عەلەویەکان زۆر جیاوازە، نابێ زۆر گلەیان لێ بکرێ. ئەوان لە ناو ئابلۆقەدانە، دورزیەکان ئیسرائیلیان لە پشتە و دورزیەکان هەر لە کۆنەوە لە سەردەمی سەرهەڵدانی بەهاری عەرەبیدا چەچیان هەڵگرت، ڕاپەڕینیان کرد. ئیسرائیل لەسەر سنوورەکانیان وەکو وتم ئەمە زۆر جیاوازە لەگەڵ عەلەویەکان. عەلەویەکان هەم تاوانبار دەکرێن بە ئەوەی کە پێشتر ڕژێمی بەشار ئەسەد عەلەوی بووە و هەم هەژارن و هەم لە ئابلۆقەیەکی زۆر گەورەدان
ئابلۆقەی سونیەکاندا دورزیەکان لەگەڵ ئەمانە جیاوازن و ئیسرائیلیان لە پشتە ئەوەی ئیسرائیلیش دەیویست ئەمەی کرد و احتیمالی زۆرە عەلەویەکانیش لە ئایندەدا ئەمە بکەن. بۆیە ئەوەی ئیخوان مسلمین باسی دەکا، ئەوەی تورکیا باسی دەکا، ئەوەی قەتەر باسی دەکا کە ئەوان ڕژێمی بەشار ئەسەدیان ڕووخاند، ڕژێمێکی ئیسلامیان دروست کرد، ڕژێمێکی عەرەبیان دروست کرد، ڕژێمێکی سنترالیان دروست کرد. ئەمە خۆی لە خۆیدا هەمووی درێیەکی زۆر زۆر گەورەیە، هیچ واتایەکی نییە و ناوەڕۆکێکی زۆر زۆر بەتاڵی هەیە جگە لە پرۆپاغەندە و دروشم هیچی دیکە نییە. ئەمە لە ئایندەدا زیاتر دەبینین و حکوومەتی ئەلشەرع ڕنگ بێ بەڕاستی ناچاری ئیتیفاقی ئیبراهیمی بێ ئێستا کە خۆی لە خۆیدا پەلداوێ بۆ ئەوەی لەگەڵ ئیسرائیل سازش بکە. ئیسرائیل سازشی لەگەڵ ناکە، ئیسرائیل زیاتری دەوێ. ئیتر ئەمانە هەمویان بابەتی زۆر زۆر گەورەنە لەسەر مەسەلەی ئەوەی کە لە کوردستانی ڕۆژهەڵاتدا عەباسی وەلی باسی کرد، لایەنێکی زۆر زۆر گرنگی فکری هەیە، لایەنێکی زۆر زۆر قوڵی هەیە و بەڕاستی کوردەکان بە تایبەتی کوردی ڕۆژهەڵات دەبێ بەڕاستی سوود لە کەسانی وەکو عەباسی وەلی وەربگرن. ئەتۆ بتەوێت لەسەر کێشەی کورد لە ڕۆژهەڵات قسە بکەی وەکو سەرچاوی ئەکادیمی دوور لە ئیدۆلۆژی ئیتر بە تەنیا چەند کەسێکی و یەک دوو کەسی وەکو عەباسی وەلیمان هەنا کە ئەتوانی لە ڕووی ئەکادیمی لە ڕووی زانستی وەکو سەرچاوە وەریبگری. ئەوەی دیکە بە ناوی ئەکادیمیە هەمووی ئەکادیمیایەکی فەیکە، ئەکادیمیایەکی کرا و فرۆشرا و بە پارە دروست کراوە لە فابریقەی کوردایەتی دەرکەوتووە و ئەزمونێکی زۆر زۆر شکست خواردووە. من دەستخۆشی لە بەڕێز عەباسی وەلی دەکەم کە ئەمانە وەکو ئەحمەق لە قەڵەم دەدا. بێگومان ئەمانە دووجار ئەحمەقن. جارێکیان ئەحمەق بوون کە لە ڕێفراندۆمەکەی باشوور و پێش ڕێفراندۆمەکەش دایتر پەلاماری ئەملاو ئەولایەن دەدا، پەلاماری ئۆپۆزیسیۆنیان دەدا، پەلاماری خەڵکی کوردستانی، خەڵکی دیموکرات خواز و مافخوازی کوردستانی عراقیان دەدا بە شێوەیەکی ناڕەوا دەچون ناسنامەی عراقیان بۆ دروست دەکرا و بەشداریان لە هەڵبژاردنەکاندا دەکرد. پاشان لە ڕیفراندۆمدا گوتیان ئەوانەی دژایەتی ڕیفراندۆم دەکەن، ڕەخنە لە ڕیفراندۆم دەکەن، بۆیان نییە لە کوردستاندا بژین. یعنی ئەمە هەمان ئەو فاشیزمەیە کە نازیەکان لە ئەڵمانیا بەرپایان دەکرد. ئەوەی پشتگیری لە نازیەکان نەکا و ئەوەی پشتگیری لە کۆمەڵکوژی جوولەکان نەکاتن، ئەوە خۆی لە خۆیدا بۆی نییە لە ئەڵمانیا بژی. ئەمانەش هەمان قسەیان دەکرد. ئەو ئەحمەقانە لە دوای شکستی ڕێفراندۆمدا ئەم جارە شکستەکەی خۆیان هەمیان کردە 16 ئۆکتۆبەر کە ئەست و ئەساسی نییە، زۆر زۆر یعنی ئەست و ئەساسی نییە. 16 ئۆکتۆبەری چی؟ 16 ئۆکتۆبەر کەینی خیانەتە، 16 ئۆکتۆبەر دەستکەوتە، 16 ئۆکتۆبەر نەبوایە کەرکک دەبوو بە حەلب، کۆمەڵکوژی دروست دەبوو، 1-2 میلیۆن ئینسان دەکوژە، شەڕی تایفی و ئەتنیکی دروست دەبوو، تورکیا بەدەبابە دەهاتە ژوورەوە. هەی ئەحمەق، ئەرێ وەڵڵا 16 ئۆکتۆبر کەینی خیانەتە. ئەمانە ئەمەیان کرد. ئەم جارەش ئێستا کە دێن بەر کە لە ناوەڕۆکدا ئەمانە لە ڕووی ئیدۆلۆژی، لە ڕووی فکری، لە ڕووی ئەخلاق، لە ڕووی کولتوری دژمنی شۆڕشی ژینە ئەمینین، بەڵام قسەی پێ دەکەن دەیگەی شۆڕشی ژینە و شۆڕشی ژینە و شۆڕشی ژینە کە ئەمانە لە ناوەڕۆکدا دژی ئەم شۆڕشن. ئێستا کە دێن بە پێچەوانەی ئەم شۆڕشەدا بەر لەوەی شتێک دروست ببێ زەمین لە بۆ ڕژێمی ئێران دروست دەکەن بۆ ئەوەی شەڕی ئەتنیکی لە نێوان ئەزەریە بەهێزەکان و کوردە لاوازەکان دروست ببێ و ئیتر دەوڵەتی ئێران ئەمانە بە شەڕێک مەشغول بکە و بە خۆی لە تارانەوە تەماشایان بکە. بێگومان ئەمە حەماقەتێکی زۆر زۆر گەورەیە. هەر وەکوتم ئەگەر ئەو کەسەی ئەو ئەحمەقانەی ئەمە دەکەن ئەگەر چاویشم بن هەر پێیان دەڵێم حەماقەت. ئیتر هیوادارم لە ئایندەدا بتوانم بەتەنیا لەگەڵ چەند بەڕێزێک لەسەر ئەمەشدا بەرنامەیەکی زۆر زۆر فراوان بکە ئەنجام بدەین و لایەنە فکریەکانی ئەمە باز بکەین.
هەتا بەڕنامەی ئایندە کاتێکی خۆش سوپاس بۆ ئەوانەی بەشداری دەکەن، ئەوانەی تەماشا دەکەن، ئەوانەی لایک دەکەن، ئەوانەی کۆمنت دەکەن، وە بە تایبەتی ئەوانەی کە ئابونە و سوبسکرایب نینە سوبسکرایب دەکەن و لەمە زیاتر ئەمانەی کە بەرنامەکانمان شێر دەکەن و